کرد فعلیم نیشتجای بغدام تاوانی ناوە هزار جار مدام. ڕۆژی چوارە یادە شەهید فەیلیە. ئەی ڕۆژە ئێمە وەکو کوردە فەیلی یاد زیاتر لە 25,000 شەهید کەمین کە دژمن کە حەزبە بەعەث تاوانیان یعنی تا ئیسشونیان نێزانین کە سوکاریان نێزان شوێن هاکاملا و ئەی ڕۆژە ڕۆژی وەڕاستی فرە تاریکە ئەڕای ملەتە فەیلی کە تەماشاکەیت لە 600,000 زیاتر تەرحیل کریا لەی وڵاتە. ڕۆژی چوار چەندی باسی بکەیت ظلم فرەتی کریا یعنی ملەت ڕۆژ بەس ژنەفن مثلا 22,000 یا 25,000 شەهید ویە کە تەعەدا کریا لەو مناڵەی لەو ژنەی لێ کە ئەوانە ممتلەکاتیان بەریا کە فرە چشتبی فەئەی ڕۆژە نییە وەدی یعنی لە فکرمان بچێت لە یادمان بچێت و وەڕاستی ئیمێش لەی شوونە یعنی توانین بڕستی منێ ئەی نامە ئەڕای گشت ملەت تا ئیسا ئەی ملەتە کە ملەتە فەیلی ئەوەنە ظلم و هەندە لێ کریا تا ئیسا ماوی خۆی وەرنەگردیە. نامەی لێی شوونە بنێریم ئینشاءالله ئەڕای بنەماڵەی شەهیدەکان ئەوانە کە شەهیدیان دین و ئەوانە کە شەهیدەکانیان تا ئێستا قەور نێرن. یعنی یەکەم جارشم خۆدا سەبریان بێت و داواکەیمی لەوانە کە بەرپرسن و ئەوانە دەسەڵاتن چاوەڕی نەکەن بنەماڵەی شەهید بات کاری بخەنەڕێ داواکەم ئینشاءالله خۆیان بچن کە سوکار شەهیدانە فەیلی یعنی بچن خزمەتیان بکەن بچنە ئەوەی کە لە مثلا لە دیالەسە لە کووتە لە ناسریە لە دێش وڵاتە دیریمی شەهید بنەماڵەی شەهید لە دێش وڵاتە توانێ نییە بادە ناو عێراق فداواکەیمین و هەماشیش داواکەم لە بنەماڵەی شەهیدەکان یعنی سەبر بیاشتن ئینشاءالله و خۆدا ئینشاءالله ئەجریان بنووسنێت و ئەیان یە ئەجر گەورایەکە بردنە سێی ببینن ثابت لەبان ئەی خەتە کە ئێمە شەهیدمان لە بوونەی یەکی ئەوە ینی مەشیعەی ئەمیر المومنینیم دوم کوردی لە بوونەی ئەوە نظامە عەفلەق ئەی مەجازرە کردە کورد فەیلی فەبایەتە یعنی ئینشاءالله ببینین لەبان ئەی خەتە وڵی نەکەیمین. ئەیمە چوی بایەتە ئەی جەریمە بڵای بکەم ئەڕای ملەت ئەگەر لە ناو عێراق و ئەگەر ئەڕای عالەم. یەکەم ئەعلام تا ئیسا نێڕەسیسە ئەو مستەوە کە ئەی جەریمە بکەدێ فلم وەثائقی یعنی وە شێوەی احترافی بوو دیان وە ڕێگەی درامە یان وە مؤتەمەرات گەورە وەکو مەثەلەن بتوێنین لە مؤتەمەری بکرێت ئەگەر ئەوانە ژنەفنم کە بەرپرسن مؤتەمەری بکرێت مەثەلەن 150 سەفیرە 160 سەفیر باری دەگەشت وڵاتەکان دانشن و ئەی فیلم ئەڕایان پەخش بکەیت بزانن ئەی ملەتە چی ظڵمی دی ئەیە مانەوێن باتە بڕەسێت و مادیەن ئەوانە کە هەنە ناو وڵات ئەوانە کە بەرپرسن فەیلیین وەلەو ئیمە ڕاستی لە نظام عێراق ئەلان بەرپرس فەیلی کەم دیریم یا خەیر نییە کەم فرەکەمە بوونە یەک دەست ئینشاءالله ئەوانە کە بەرپرسن بۆ جاها شیوخن لە فەیلیەکان بوونە یەک دەست دانشن وەل ئەوانە کە لە مەرکەز قەرار هاوە دەستیان بتوێنن کاری بکەن
چونکە دیری من ئەوەی کە وتی من شەهید دیرت ئەوەی ماڵ و زێوی بریایە ئەوەی تا ئێستا دڵم دیرت ئەوەی وتی من کە هادەیشتە عراق تا ئێستا نەهاتیە توێنینش یعنی ئەیش نەسیحەتی گەڕێ ئەوانە یا یەک ڕێیگە تشکیل هەن بکەن لەجان ئەڕای ئۆڕۆپا کرد بکەن دیرین فرە فەیلی ئەڕای وڵاتە ئەوانە کە دراوسەی عراقن ڕای ئەمریکا ڕای ئوسترالیا دیریم هەن لە وڵاتەیلە هەم بتوێنیم حقوقیان بین بتوێنیم لەلیانش ئستفادە بکەین ئینشاءالله بان ڕای وڵات خۆیان چونکە فریان بیزاربینە نیەتیان ڕای وڵات خۆیان لأنه ڕاستی لەیانە سەر فەقیر حاڵن توانین نێرن يعني وطيارة بعد لو ولاته تا عراق فايش مهمة تشكيل لجنة بكن يك جمعياتي بكن لو ولاته لكفيلي هاتي چونك ايمان قبل 50 سال 700,000 فيلي ترحيل كلي او 700,000 ايسا 3 مليون هانا دشت اي كرد فيلي اي كرد فيلي نالو زارك حسرت ودل ميلي لنا اي دنيا بنا ونشاني بچيا هرشوني دوشو دروج ميواني